بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاوی ئەمەتان لێبێت ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش و تەندروست بێت. چاویگەری کوردستانی ئەم جارە باز لە بابەتێک دەکات پەیوەست بە دووگیانبوون و منداڵ لە باربردن. لە ئەم بابەتەدا کە بڵێ ئامانجی هەڵبژاردننی ئەم بابەتە و بە ئامانجی ئەم بەرنامە و دەستنیشانکردنی ئەم بابەتە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی خانمان لە ڕووی دووگیانبوونەوە لە ڕووی ڕێگریەکان یاخود ڕێگاکانی ڕێگریکردن لە دووگیانبوون لەگەڵیدا مەترسیەکانی منداڵ لە باربردن. هەڵبەت دەستنیشانکردنی ئەم بابەتە یاخود کە دەڵێن ڕێگریەکانی منداڵبوون یاخود ڕێگاکانی ڕێگریکردن لە دووگیانبوون مەبەستمان ئەوە نییە کە باز لە خێزانەکان بکەین، باز لە هاوسەرەکان بکەین، باز لە کەم و زۆری ژمارەی ئەندامانی خێزانەکان بکەین، بەڵکو تەنها و تەنها ئامانجمان هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە کە هۆشیاری تەندروستی بگەێنین بە هاوڵاتیان و زانیاری بگەێنین بە بینەرەکانمان. لەسەر ئەم بابەتە دکتۆرە شلێر فایق کە بەڕێزیان بەڕێوەبەری نەخۆشخانەی ژنان و مناڵبوونن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نەخۆشخانەی ژنان و مناڵبوون و لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێ وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە، بەڵام سەرەتا بە گرافیک و بە ئامار دەست پێ دەکەین. دەچینە لای یەکەم گرافیک و یەکەم ئامار. سندوقی نەتەوەی گرتوەکان بۆ دانیشتوان دەڵێت 257 ملیۆن ژن هۆکاری سەلامەت و پێشکەوتو بۆ ڕێگری لە منداڵبوون بەکار ناهێنن. لەو 257 ملیۆن ژنە 172 ملیۆن بڕوایان بە هیچ ڕێگریەک نییە، لەگەڵ ئەوەشدا کە زیاد لە 40 هۆکاری ڕێگری هەیە کە دەتوانن خانمان یاخود لەگەڵیدا پیاوان ئەنجامی بدەن بۆی کە ڕێگری لە دووگیانبوون بکەن. لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆرە شلێر دەدوێن. دکتۆرە سڵاوت لێبێت و بەیانیت باش. دکتۆرەوەی کاماژەمان پێدا لەسەر ئاستی جیهانی و لەسەر ئاستی نێودەوڵەتی بوو. زۆر سپاس. ئەگەر لەسەر ئاستی هەرێمی کوردستان بدوێن، ئاستی هۆشیاری تەندروستی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە تایبەت لای خانمان چۆنە لەو بارەیەوە؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە بەشێکین لە شەرقی ئەم دنیاە، لە شەرقی ئەوسەط و بەشێکین لەم دنیاە و ئەو فیگەرانە ئەو ژمارانەی کە لە ئومەمی متحیدە باسەکرێ ئێمەش بەدەرنین لێ. هەڵبەتە لای ئێمەش ئاستی هوشیاری خەڵک بۆ بەکارهێنانی ڕێگرەکانی مناڵبوون زۆر زۆر نزمە، واتە هوشیاری تەندروستی لەو بارەیەوە زۆر زۆر نزمە و بەداخەوە ئەڵێم هەر ئەوەنەی کە ژن مناڵەکەی ئەبێت دوای ئەوە خۆی ئیهمالەکە هیچ بیر لەوە ناکاتەوە چۆن ماوەیەک و ماوەیەکی کە بخاتە بینی خۆی و مناڵبوونی و مناڵبوونێکی تر، یان ئەگەر مناڵێک نەیەوێت لە وەختێکی لە زروفی ئیجتیماعی یا زروفە ئابوووریەکانی تەواو نەبێت بیر لەوە بکاتەوە کە ڕێگری لە مناڵبوون بکە. بەڕای من ئەو فیگەرانە لای ئێمەش گۆگرافیکانە لای ئێمەش هەمان شتە. بەڵێ باشە دکتۆرە، ئەگەر هۆکارەکانی ڕێگری لە دووگیانبوون بەکار نەهێنرێت بە شێوەیەکی گشتی لە نێو خانماندا چی دەگوزارێت؟ بە تایبەت لە نێو هەرزەکارەکاندا چی کاریگەریەکی لەسەر ئەوان دەبێت؟ چ گرفتێکی تەندروستیان بۆ دروست دەبێت؟ خۆی بە تەکید ئێمە چەند جار باسی ئەوەمان کردووە کە زەواجی قاسرات یا یەکێک کە مناڵە یا پێش 18 ساڵ شوکردن و بە شودانی ئەو مناڵانە زۆر زۆر کێشەی تەندروستی لێبێتەوە. یەکی لەو کێشانە بەکارنەهێنانی وەسیلەکانی منعی حەملە بۆ ئەوەی کە ئەو کەسە نازج ببێ پێ بگات، یعنی لە بیدایەتەوە کە زەواج ئەکات کە شوو ئەکات مەفروزە هەندێک شت فێر ببێ، بیزانێ هەندێک هوشیاری تەندروستی هەبێت لەبارەی چۆنێتی بەکارهێنانی ڕێگریەکانی مناڵبوون هەتاوەکو ئەکاتە تەمەنێک کە لایەق بێ بۆ ئەوەی کە سکیپڕ ببێ. بەڵام ئەمانە کێشەی زۆر زۆریان بۆ دروست دەبێت لەبەرەوەی یەکەم جار کە سکیپڕ ئەبێت وەکووتمان سکپڕبوون لەو عمرا لەو تەمەنە ئەبێتە هۆیەوەی کە ئەو کەسە دووچاری زۆربەی زۆری نەخۆشیەکانی یا مزعفاتی مناڵبوون ببێت، سکپڕبوون و مناڵبوون ببێت
یان مناڵی یا ترسی لە مناڵبوون وای لێ ئەکا کە بە شێوەی نەشتەرگەری مناڵی بێ ئەگەر یەکێک لە تەمەنێکی زۆر مناڵیەوە بە نەشتەرگەری مناڵی بێ دوای ئەوە مناڵبوونەکانی تری کێشەی گەورەی بۆ دروستە بێ. جگە لەوەی کە ئەم قاسڕەیە ئەمەی کە لە ژێر تەمەنەوەیە سکیپڕ ئەبێت جارێکی کە بۆ جاری دووهەم نازانێ بە شێوەیەکی تەندروست وشیاری تەندروستی نییە ڕێگری لە سکپڕبوون بکە جارێکی کە سکیپڕ ئەبێتەوە هێشتا تەمەنی بۆ نمونە نەگەیشتوتە 20 ساڵی کە کێشەیەکی زۆر بۆ جەستەی خۆی بۆ وەزعی تەندروستی لەگەڵ کێشەی کۆمەڵایەتی کێشەی ئابووری زۆر گەورەی بۆ دروستەکە. بەڵێ کەواتە دکتۆرە باشترین ڕێگاکان بۆ ڕێگریکردن لە دووگیانبوون و بە تایبەت بۆ ئێستا و ئەم سەردەمە ئێستا کام ڕێگانە زۆر گونجاوە و زۆر تەندروستە؟ خۆی بەکارهێنانی ڕێگاکانی تەندروست ڕێگاکانی ڕێگری زۆرن وەکو خۆت ئاماژەت پێەیە زیاتر لە 40 ڕێگەن. بەڵام لە هەر لۆکالەتیەک لە هەر شوێنێک لە هەر کۆمەلگایەک لە هەر وڵاتێ بەپی ئەو شتانەی کە چەندها فاکتەر هەیە کە تۆ ئەتوانی بڵێ کام ڕێگریە باشە ناتوانین بڵین ئەمە لە 100% باشە ئەگۆڕێ بەپی ئەو شوێنە بەپی ئەو وڵاتە چی تیا دەسەکەوێ بەپێی عمری ئەو کەسە بەپێی وەزعی ئیجتیماعی ئەو کەسە بەپێی خواستی خۆی لە هەمان کاتیشا تۆ لە ئەخیرە ئەبێ ئەو کەسە مقتەنیع بێ یا هوشیاری هەبێ لەسەر ئەوە مقتەنیع بێ بۆ ڕێگایی کە بەکاریە هێنێ هەندێک جار خواستی پارتنەرەکەشی واتە مێردەکەی کە لەگەڵ یاژی و کە بەشدارە لە مناڵبوو لە سکپڕبوونەکە ئەبێ خواستی ئەویشی تیابێ لەبەرەوە ئێمە بەپی عمر بەپی تەمەنەکەی بەپی ئەوەی چەند مناڵی بۆ پێشتر و شێوەی مناڵبوونەکانی چۆن بووە لە کۆمەلگای خۆمانە بڕیارەیە بەبێ ئەو ئەزمونەی کە بەڕێستان هەتانە لە بواری ژنان و مناڵبوونە وەکو بەڕێوەبەرێکیش زۆرترین ئەو ڕێگانی کە لە هەرێمی کوردستاندا بەکاردەهێنرێت زیاتر خانمان هەڵبەتە ئەم جۆرە ئەنجام دەدەن. کام جۆریان زیاتر باوە لە هەرێمی کوردستاندا یاخود تەندروستە و ئەنجامەکەی باشترە؟ بەڕای من ئێمە کە لە ژنان پرسیارەکەی نەڵێن یا پیان نەڵێن با یارمەتی و بین چ ڕێگەیەکی دەوێت لە دوای چلا کە مناڵەکەیە بێت یا مناڵی لەبارە چێ هەمویان بەم شێوەیە جوابمانێنێ زۆر بەی زۆریان ڕێژێکی زۆر پێمانەڵێ خۆم منعی طبیعیەکەم منعی طبیعی ئیتر ئەوە خۆیان یعنی بڕیارەیەن چۆنە منعی طبیعی لە حقیقت واقعا زۆر جار ناچینە ناو تەفاسیلەوە ئێمە لیان پرسیارەکەین ئەڵێن ئایا ئەم منعی کە تۆ ئەیکەی منعیکی باشە متەئەکیدی ئەڵێ هەندێکیان ئەڵێ من تەجروبەم هەیە لەگەڵی چەند ساڵێکە بەکە بەو شێوەیە ئەەکەم و سکم پڕ نەبووە بۆ مناڵەکانی تریشم بە هەمان شێوە هەندێکیشان تووشی غەڵەت و لە پڕێکا سکپڕیە بن. بە دەرەجەی یەکەم ئەوانن دەرەجەی دووهەم کە ئەتوانم بڵێم لە کۆمەلگای کوردەواریایە مەلەش با باسی شاری سلەیمانی بکەین طریقەی بەستنە دانانی لەولە لوب لە ناو ڕەحمە طریقەی سێهەم زۆر کەم خەڵک حەبی مەنع بەکارەهێنێ بە تایبەتی لە ناو هەرزەکارەکانە یا ئەوانەی کە گەنجترن طریقەی چوارەم طریقەی ئیمپلانت هەیە کە هەر ئەویش هۆرمۆناتە لە قۆڵیاندا ئەندێ ئێستا تازە واپەیە ئەبێت زیاتر خەڵک و طریقەی پێنجەم طریقەی دەرزیە دەرزی مەنعەکە بۆ 3 مانگیە ئەمەش هەر ڕێژەیەکی کەم خەڵک مختەنیع پێی یا بەکارێنێ یا بێت دکتۆرەکە خۆی هوشیاری تەندروستی با پێیان و قسەیان زۆر لەگەڵا بکە تا بۆ ئەوەی ڕێگاکان هەڵبژێرن. بەڵێ دەست خۆش دکتۆرە ئەڵبەتە دواتر باسەوە دەکەین کە ئەو کەسانی کە دەڵێن مەنعمان کردەوە بەڵام هەردووگیان بووین ئەوە باسیەکەین لە دواترە و لەگەڵەوەشتا لە پێشێکێکەشە ئاماژەمان پێدا کە ئامانجی ئەم بەرنامەیە تەنها وەشیارکردنەوەی هاوڵاتیان و گەیاندنی زانیاریەکانە مەبەستمان ئەوە نییە کە کاریگەریمان هەبێت لەسەر بیر و بۆچوونی هاوڵاتیان لەوەی کە ئایا ژمارەی ئەندامانی خێزانیان زۆر دەکەن یاخودنا. دەچینە لای گرافیکێکی تر هەر لەسەر هەمان بابەت کە باس لە هۆکارەکان دەکات کە ئەو هۆکارانەی کە وا دەکات مەنعکردن یاخۆ ڕێگریکردن لە دووگیانبوون بە سەلامەت و پێشکەوتوو نەبێ. لە 26
ژنان ترسیان هەیە لە کاریگەریە لاوەکیەکانی و لە سەدا 24 ئەنجام نەدانی سێکس بە شێوەیەکی بەردەوام یان هەر ئەنجام نەدانی. لە سەدا 23 باس لە ڕێگریەکان لە هۆکاری دووگیانبوون دەکەن، واتە دژایەتی ناڕازین یان دژایەتی ئەوە دەکەن کە مەنع بکەن کە ڕێگری لە دووگیانبوون بکەن کە هەڵبەتەمە ڕەنگە بگەڕێتەوە بەشێکی بۆ دابوو نەریتی کۆمەڵگەکە یاخود ئەو ناوچەی کە تێدا دەژین و بەشێکیشی پەیوەندی بە ئاینەوە هەبێت. و لە سەدا 20 ژنانیش پێیان وایە کە لە کاتی شیرپێداندا دووگیان نابن، ئەوانەی کە منداڵی بچووکیان هەیە شیر دەدەن پێیان وایە لەو کاتەدا شیر دەدەن دووگیان نابن هەتا و کاتێک کە منداڵەکانیان لە شیر دەبڕنەوە. دکتۆرە لەسەر ئەم بابەتە یاخود لەسەر ئەم خاڵەکە بە چەند خاڵێک باسمان لە چەند هۆکارێک کرد ئەگەر لە خاڵی کۆتاییەوە باسکەین کە دەڵێن لە کاتی شیرپێداندا ئێمە دووگیان نابین یا خانمان ئەم قسەیان هەیە ئەم بۆچوونیان هەیە، ئەم بۆچوونە تا چەند ڕاستە؟ خۆی شیردانی سروشتی ئەگەر ئەو کەسە تەنها شیری خۆی با بە مناڵەکە هیچ شتێکی کەنەیە هەتا 3 بۆ 4 مانگی بیدایەتی دوای مناڵبوون ئەگەر تەنها شیری خۆی باتەیە هیچ شتێکی تری نەیاتێ هیچ نەوە عشیرێکی تر لەوانەیە پرۆتێکشنی باتێ واتە منعی باتێ لە 95 لە 5 هەر ئەمێنێتەوە احتیمالی دووگیانبوون هەر هەیە. ناتوانین بڵین بەڵام بەداخۆ لە کۆمەڵگەی ئێمە شیردانی سروشتی زۆر کەم بۆتەوە لە کۆمەلگاکانی عالەمە هەمووی بە تایبەتیش لە هی ئێمەیە و ئەوەشی کە لە بیدایەتی دوای مناڵبوونەوە شیردانی سروشتی ئەکات و ئەیات حتمما لەگەڵ شیرەکە شیری سناعیشی ئەیاتێ. هەر ئەوەنە دایکە کە شیری سناعی بەکارهێنا و مناڵەکە لە وەجباتی شیرەکە وەجباتی شیری دایکەکەی کەم کردەوە هۆرمۆنات و هێلکەیانی دەسەکاتەوە بە ئیشکردن ئێحتیمالی سکپڕبوونی هەیە بەخۆشی نەزانێ دایکەکە پشتی خۆی لێ کردوتەوە مرتاحە بەڵام جاری وا هەیە سکیشی پڕ ئەبێت. بەڵێ کەواتە لە هەموو حاڵەتێکا و لە سەدا 5 کە ئاماژت پێدا دەمێنێتەوە ئەگەری هەیە کە خانمان دووگیان بن. باشە دکتۆرە یەکێکی تر لە بۆچوونەکان لە نێو خانماندا بە تایبەتی کە هەیە ئەویش ئەوەیە کە وا هەست دەکەن دووگیانبوون تەنها لە کاتی دابەزینی هێلکەدا ڕوودەدات لە ڕۆژەکانی تردا ڕوونادات بە تایبەت چەند ڕۆژی پێش سوڕی مانگانە. ئەم بۆچوونیان تا چەند ڕاستە ڕەنگە کەسانێک هەبن کە منع بکەن ڕێگری لە دووگیانبوون بکەن بەڵام بە چەند ڕۆژێک پێشێک کە بگەنە سوڕی مانگانە ئەم منع دەشکێنن دەڵێن کە دووگیانبوون ڕوونادات. خۆی ڕاستە دووگیانبوون بەس لەو کاتانە ڕوو ئەیە کە هێلکەکە دێتە خوارەوە بەڵام ئایا مراقبەی ئەوە ئەکەن کە هێلکەکەیان یێتە خوارەوە چکە مراقبەکردنی هێلکەکەی یێتە خوارەوە چەند ڕێگەیەکیە بۆ نمونە ئەبێ هەموو مانگی ئەو کەسە سۆنەرێ بکە بزانێ هێلکەی هەیە و هێلکەکەی هاتۆتە خوارەوە کە ئەوە شتێکی ئەمەلی نییە بڵین هەموو کەسی هەموو مانگە بتوانێت سۆنەر بکە لە وەختە یان دەرەجەی حرارەتی جسمی خۆی بپێ بزانێت دەرەجەیەک بەرزە بێتەوە نیو دەرەجە بەرزە بێتەوە لە ڕۆژانی تر یان فەحسی دامێنی بۆ بکرێ ئەمانە هیچی شتێکی پراکتیکەڵ نییە بڵین هەموو کاتێ خەڵک ئەوەنە بێئیشەیە مێشتی مەشغوڵ نییە تەنها خەیاڵی لەلای ئەوەیە کەکەی هێلکەکەی یێتە خوارەوە یان نایەتە خوارەوە. اینجا بەنسبەت هاتنە خوارەوەی هێلکە وەختەکانی ئەگۆڕێ هەندێک جار درەنگانێک گێتە خوارێ مەرج نییە لە ڕۆژی ئێمە ئەڵێن 12 و 13 و 14 بەڵام هەندێک جار لەوەش زیاتر درێژە کێشەیە ئەتیما دەکاتە سەرەوەی کەی ئەو هێلکەیە پێ ئەگا و ئەتەقێ. هەندێک جاریش خۆی هێلکەکە کە یێتە خوارەوە لە جسمی دایکەکە هەتاوەکو 48 سەعاتەژی احتیمالە لە وەختێکە هاتبێتە خوارەوە کە ئەم تەوەقوعی نەکرد بێ بەڵام بۆی هەیە 24 بۆ 48 سەعات بمێنێتەوە بژی تەلقیح ببێ ئەگەر لە وەختە کۆنتاکتی هەبێ لەگەڵ پیاوەکەیە. بەڵێ دابەزینی ئەمانە شتێک نین بڵێن پراکتسن. بەڵێ دکتۆرە دابەزینی هێلکە هیچ نیشانەیە هیچ ئاماژەیەکی هەیە کە کەسەکە بخۆی هەستی پێ بکە بەبێ ئەوەی کە سۆنەر بکا وەکو ئاماژت پێدا؟ خۆی لە عالەمی ئێستامانە کە ژن زۆر مەشغوڵە و مێشتی مەشغوڵە یعنی تەرکیز ناکاتە سەر جسمی خۆی
ئەکید خەڵک هۆش و بیری لە لای ئەوە نییە کە هێلکەکەی بەڵێ بە تەکید لەوانەیە ئەو کەسە هەست بە تۆزە ئازارێک بکە هەندێک ژن هەست بە ئازارێکی کەمەکە لە خوارەوەیسکی زۆر لە ژنەکان پێمانەڵێڵێ من لە کاتی دابەزینی هێلکەکە خۆم هەستی پێیەکەم مودی ئەگۆڕێت دڵی تێکەڵیێت دەرەجەی حرارەتی جسمی گەرمە بێ گەرمدایەت دەرداوەکانی ڕێژراوەکانی ملی ڕەحمی لە دامێنیەوە زۆر ئەبێت بەڵام کەم کەس هەیە بتوانێت یەکەم ئەم هۆشیاریەی هەبێت دووهەمینیشی ئەو تەرکیزەی هەبێت لەسەر خۆی چکە ژن لە ئێستا لە کۆمەلگا ئێستا خۆتان نەزانن مێشتی زۆر زۆر متشتتە و بەشتیکەوە مەشغوڵەوە بە مناڵەوە بە مێردەوە بە هەندێک جار وەسایلی تەواصلی ئیجتیماعی لەبەرەوە بۆ ئێستا و بۆ ئەم زەمەنە و بۆ ئەو ڕۆشنبیریە تەندروستی کە ئێوە هەیە کە هەیە من ئەڵێم زەحمەتە قورسە گرانە خەڵکی پێ بکە. دەست خۆش دکتۆرا چینە لای گرافیکێکی تر تایبەت بۆ کەسانەی کە دووگیان دەبن بە بێمە بەسەر وەکو لە سەرەتاشدا ئاماژەت پێدا کە ڕەنگە کەسانێ هەبن کە مەنع بکەن ڕێگری بکەن لە دووگیان بوون بەڵام هەر دووگیان دەبن. بەپی گرافیکەکە لە 60 ئەو خانمانەی کە دووگیان دەبن بە بێمە بەست لە باری دەبن. لە 45 لە باربردنەکە سەلامەت نییە کێشەیان بۆ دروست دەبێت هۆکارێکی سەرەکیە بۆ مردن و ملیۆنەها دایک بۆ هۆیەوە ڕوو دەکەنە نەخۆشخانەکان و دەچنە نەخۆشخانە. لە 86 ئەو کەسانەی کە دووگیان دەبن بە بێمە بەست هەرزەکارەکانن لە جیهاندا و هۆکاری خۆپارێزی لە دووگیانبوون بەکار ناهێنن. لە 121 لە تەمەنی 19 ساڵیدان و لە تەمەنی 19 ساڵیدا دەبن بە دایک. دکتۆرە لەسەر بابەتی لەباربردن ئایا لەباربردنی کۆرپە چ کاریگەری و چ زیانێکی هەیە بۆ خانمەکە یان بۆ دایکەکە؟ خۆی لەباربردن لە وڵاتی ئێمەیە بۆ مناڵێک کە هیچی نەبێت نەقانونیە نەشەرعیە لە ڕێ پێدراوە. ئەوانەی کە مناڵ لەبار ئەبن ئەکید بە طریقەیەکی غێر قانونی غێر طبی غێر شەرعیەکەن کە بەو شێوەیەش کرا بەکارهێنانی مەسەلەن حەب بەکارهێنن بە شێوەیەکی نەزانانە. بەکارهێنانی ئەو حەبە بە شێوەیەکی نەزانانە لەوانەیە ژیانیان معڕەز بکە بۆ زۆر کێشە و گیر و گرفت کە خۆیان ئەسڵەن نایزانن. مەسەلەن بۆ نمونە لەوانەیە تووشی نەزیفێکی زۆریان بکات ئەگەر نەگەنە نەخۆشخانە لە وەختێکی زۆر باشە ینی لەو وەختا کە بتوانێ یارمەتی بیت و ژیانی لە مەترسی مردن ڕزگار بکەیت لەوانەیە بۆ نەزیفە بمرێ. لەوانەیە هەندێک خانم هەیە کە بە شێوەی بە طریقەی مناڵبوونی نەشتەرگەری مناڵیان بووە ئەگەر ئەو حەبانە بەکاربهێنن بە شێوەیەکی نەزانانە بە جورعەیەکی نەزانانە لەوانێ بێتە هۆی هۆکاری کوونبوونی ڕەحمیان کە ئەمەش بۆ خۆی کێشەیەکی زۆر گەورە دیسانەوە تووشی شۆکیانەکە و ئەگەنە خەستەخانە. هەندێکیان مناڵەکە لەوانە هەندێکی بێت هەندێک لە پارچەکانی بێتە دەرەوە هەندێکی نێتە دەرەوە و ئەویش پێی نەزانێ لە ناو ڕەحمی دایکەکە ئەمێنێتەوە ئەبێتە هۆی ئیلتیهاب و ئەو ئیلتیهابەش ئەچێتە خوێنەکەیەوە و کاتێک گێت بۆ نەخۆشخانە ئیلتیهابەکە بڵاو بۆتەوە بە هەموو خوێنیا ئەگەر بگاتە نەخۆشخانە لە وەختێکی باشە ئەتوانین ژیانی ڕزگار بکەین بە زۆر کەسیش هەیە ئەکسسی باش نیە ناتوانێت بێ بۆ نەخۆشخانەکان یا بەدزیەوە ئەم کارەی کردووە ناتوانێت بێتە نەخۆشخانە ئەترسێت دووچاری زۆر کێشەی گەورەی تەندروستی ئەبێ بەڕاست. هیچ حاڵەتێک ڕوویەوە دکتۆرە بەهۆی لەباربردنی منداڵەوە لە هەرێمی کوردستانە خانمەکە گیانی لەدەستدا بێت؟ بەڵێ هەیە بەڵێ ڕیکۆردە لە چەند ساڵی ڕابردووە شتیوا هەبووە و ئێمەش ینی ئەو فیگەرانە ناتوانین بڵین باسیکەین بڵین چەنە و چەند نییە بەڵام من لە پراکتسی خۆماژنم بینیوە کە بەو هۆکارە مردووە. بڵێ دەست خۆش دکتۆرە لەسەر هەمان بابەت و بە تایبەت لە باربردنی منداڵان لە ڕووی ئاینیشەوە
گفتوگۆی لەسەر دەکەین و قسەی لەسەر دەکەین. دکتۆرە لەگەڵ ئێمە بمێنەرەوە چینە لای مامۆستای یادگار عەلی کە بەڕێزیان مامۆستای ئاینینەوەیش بە شوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمە دامادەیە. مامۆستا یادگار سڵاوت لێ بێت و ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ لە ڕووی ئاینی ئیسلامەوە چۆن باس لە باربردنی منداڵ کراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله صلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم ومن والاه سڵاوی خوا لە ئێوەش لەم بەرە بەیانی و ڕۆژی هەموو لایەکتان باش بێت. لە ڕاستیدا مەسەلەی لە باربردنی مناڵ ئێمە دوو حسابمان هەیە لە شەرعە. ئەمە پێی وترێ ئیجهاض یعنی کۆرپەلە جا تەحریم الئیجهاض یعنی لە باربردنی کۆرپەرە لە ئیسلامە بە هەموو شێوازێک حرامە. یعنی بە هیچ شێوازێک هیچ مرۆڤێک بۆی نییە دەستخاتە بینە قاقای مناڵێک کە ئێشتا چاوی با بڵێن بە دنیا هەڵ نەهێناوە. ئەم ئیجازەیە لە ڕووی شەرعیەوە نادرێ بە هیچ کەسێک کە ئەو مافەی هەبێ ئەو مەخلوقە کە وردە وردە ئەبێتە مرۆڤ و دێتە دەرەوە دواییش هەر مرۆڤێکە بێ لەسەرم زەویە لەوانەیە خزمەتی گەورە بکە، لەوانەیە داهێنانی گەورەی هەبێ، لەوانەیە دەورێکی باشی هەبێ، لەبەرەوە بۆ هیچ کەسێک دروست نییە لە ڕووی شەرعا کە قەرار با لەسەر نەهێشتنی ئەم مناڵە کە وەکو کورد دەڵێ مەسەڵەن لە پەڕەی گوڵ پاکترە و تاوانی هیچ شتێکی نەبووە لەوەی کە گەورەکان ئەنجامیان داوە، ئەو هیچ دەسەڵاتێکی نەبووە لەوەیە، لەبەرەوە بە هیچ شێوازێک لە هیچ ڕێگەیەکەوە لە هیچ لیژنەیەکە ئیجازە نادرێ بە لە باربردنی مناڵ. تەمەنی منداڵەکە هەرچەندە بێت مامۆستا یادگار هەر قەدەغەی یاخود هەر گوناحی یاخود تا زۆر جار لەنێو هاوڵاتیانە دەڵێن ئەگەر دووگیانبوونەکە چلەی نەجاڵێت چل ڕۆژی تێنەپەڕاند بێ ئەوە ئاساییە لە ڕووی دینەوە ڕێگە پێدراوە. هەندێک بۆچوونی تر هەیەڵە لە 120 ڕۆژ کەمتر بێت. هیچ تەمەنێک دیاری کراوە لە ڕووی دینەوە بۆ لە باربردنی یاخود ئەوەی کە گوناح بێت مناڵە بار ببرێت؟ بەڵێ لە ڕاستیدا ئەم مناڵە لەو دقەی کە قەرار ئەدرێ بە هەر سەبەبێکی طبی یا بە هەر پێشتر بە هەر وەکو بڵێ بە هەر تەجروبەیەکی خۆیان کە دەرکەوتەوە ئافرەتە حامیلەیە ئیتر لەو دقەیەوە حرامە. چونکە مافی مرۆڤ لە دنیادا باسی مرۆڤێکا کە لە دایک بووە، بەڵام مافی مرۆڤ لە شەرعە هەر لەو دقەیەوە کە ئەخولقێ. یەک فەرقێکی بچووک هەیە لە بینی پێش 40 ڕۆژی و دوای 40 ڕۆژی. پێش دوای 40 ڕۆژی ینی ئەم بە پێ ئێلمێسە طب دەریەخا کە لە 40 ڕۆژایتە دڵی لێدا مناڵە. لە دوای 40 ڕۆژیەوە لە ڕووی شەرعیەوە قەتڵە. یعنی ئەگەر کەسێک مناڵێک لە بەرێ قازی شەرعی، فتوای شەرعی، حاکمی شەرعی مقابلەیەکا وەکەوەی کەسێکی کوشت بێ. ئیتر بەڵگە و سەلمێنەرەکانی لەسەرەوەیە کە کەسێکی بێتاوانی گەورەی ڕاشیدی کوشت بێ. بەڵام ئەگەر پێشی 40 ڕۆژ بێ مەخلوقێکی کوشتووە، ئەجینە هەر کوشتنەوە هەر حرامە. واتە ئەمە بابێکی زۆر گەورەیە لە شەرعا. تەنانەت ئەگەر ئافرەتێک حەملی هەبێ کەسێک شتێکی پیا بکێشێ حەملەکەی لە بارچێ ئەبێ خوێن بدا، یعنی وەکو خوێنی کەسێک کە یادگاری کوشت بێ. یعنی هەمان قانون کە بەسەر مناوە بۆ من هەیە بۆ ئەو مناڵەژەیە کە لەسکی دایکایەتی. جا ئەمە بەدەر لەوەی کە ئەو مناڵە لە وەکو بڵێ بە هەر شتێک دروست بوو بێ، لە هەر شوێنێک دروست بوو بێ، چونکە ئەم مناڵە نابێ باجی گەورەکان بە. یەکێک لەو خەلەلانەی کە لە دنیادا تووشمانە بێ ئەوەیە من هەڵەیەکەکەم تۆ باجەکەیە دەی، من هەڵەیەکەکەم کەسی کە باجەکەیەدا، هەر هەڵەیە کرابێ. یان ئەوە تا مەسەڵەن منەمێ لە خلالی پرسیارەکانی ئێوە شتێکیش بوروژێنم، نازانم ئەگە پرسیارم لێ بکەن ئێمە دوو شتی جیاوازمان هەیە. تحریمی ئیجهاضمان هەیە، واتە حرامکردنی لە باربردنمان هەیە، تەنزیمی نەسلمان هەیە، ڕێخستنی نەسل. ڕێخستنی نەسل جائیزە. ڕێخستنی نەسل بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کە ژن و مێردەکە مەنعەکەن. مەسەڵەن سەفەرێکیان لە پێشە، خوێندنێکیان لە پێشە، پێیان وایە مناڵێکی بچکۆلەیان هەیە، ئیدی هەر سەبەبێکی تریان هەبێ مناڵبوونی خۆیان تەخیرەکەن، ئەمە دروستە لە ڕووی شەرعیەوە. ئاساییە کە تۆ وا بکە ژن و مێردێک کە مەسەڵەن بێ لە پاییزا مناڵی بێ، لە بەهارا مناڵی بێ، لە زستانە مناڵی بێ، ئەم تەنزیمکردنە لە شەرعا ڕێی پێدراوە. بەڵام کە مناڵەکە دروست بوو. چونکە من حەزەکەم لێرە سەرنجی ئێوەی بەڵێ فەرموو. من ئەمەوێ تەبیعی دکتۆرە بەڕێزەکان لەم بوارەیە شارەزان ئەم کۆرپەلەیە کە دروستە بێ بە کۆمەڵێ مەرحەلەی زۆر سەیراتی ئەپەڕێ. ماڕاستۆنیشی گەورە لە بینی سەدەها هەزار
کرۆمۆسۆمات و ئەو حیوانە مەنەویەی کە مناڵەکەی لێ خوڵقێ لە بینی ملیۆنەها دانەیە یەک دانە نەجاتیە بێ هەر هەموو یەفەوتێ کە ئەم دانەیە نەجاتیە بێ مەرحەلەیەکی ترە بڕێ خۆی هەڵەواسێت مەرحەلەیەکی ترە بڕێ ئەبێتە مەخلوقێک مەرحەلەیەکی ترە بڕێ بێتە مناڵ هەناسە ئەدا ئەجوڵێ لە دوای ئەمەوە گوناحەتۆ لە باریبەری چونکە مەسافەیەکی زۆری بڕیوەش خی گەورە یارمەتی داوە باشە مامۆستایەتگار ئەو حکمی کە باست کرد بۆ ئەو خانمەیە بۆەوە کەسێک کە منداڵەکە لەبار دەبات حکمەکەی بۆ شەیە کەوتت وەکو قەتڵ سیر دەکرێت وەکو قەتڵ ناو دەبرێت بەڵام ڕەنگە زۆر جار خانمەکە یان بڵێ دایکەکە ئامادەی ئەوەی تیانە بێت کە منداڵەکەی لەبار بەر بەڵام کەسی دووەم و سێم پێی دەڵێن و بە زۆر پێی لەبار دەبن لەم کاتەدا حکمی ئەو کەسانە چی دەبێت بەتەکید حکمی ئەو کەسانە لە ڕشەری و هەمان حکمە بەڵام ئێمە بەڕاستی مەسلەی شەرع چکە من لە خزمەتی ئەوەی بەڕێز و بینەری ئازیزە کە قساکەم باسی شەرعەکەم شەرع ئەگەر یاسا لە پشتیەوە نەبێ و بین نەیچەسپێنێ بە کەڵک نایە ئەمە ئیشی یاسایە کەوا بکە لەوەی کە ئەگەر ئافرەتەکە پیاوێک یا کەسی دووهەم و سێهەم نەتوانێت تەسیراتی هەبێ ئەی بۆچی لێرە قانون فراغە بۆ ئەم ئافرەتە خۆی ناگەێنێتە قانون بۆ زەختی لێ ئەەکەن لەبەر چییە سەبەبی زەختکردنەکە چییە بۆ ئەم کۆی لێ بەدەست کەسێکی ترەوە یا حتا ئەگە مێردیشی بێ بۆچی شخصیت و کەسایەتی خۆی نەپاراستەوە کە تەسیراتی خەڵکی تری هەبێ لەسەر با کەسەکەی تر مێردی بێ با هەر کەسێکی تر بێ با کەسێکی دەسەڵاتدار بێ با دەوڵەمەنە بێ هەر کەسێکی تر بێ لێرە یاسا دەوری خۆی ئەبینێ و من لێرە لە ڕووی شەرعیەوە دەسەڵاتم هەیە قسە بکەم ئەو کەسانەی ئەگەر هەزار کەس دەستیان هەبێت لە لەباربردننی مناڵێکە هەر هەزاریان تاوانبارن. بەڵێ مامۆستایەتگار زۆر جار کە خانمێک یان بڵێ دایکێک دووگیان دەبێت لە ڕووی پزیشکیەوە یا لە ڕووی زانستی پزیشکیەوە پێی دەڵێن کە منداڵەکەت ناتەندروست یا بڵێ ناتەواوە کە ئەم منداڵە بێتە دنیاوە ڕەنگە ئیفلیج بێ یاخود زۆر لە گرفتە تەندروستیەکانی تر کە دواتر لە هاتنە دنیادا بۆی دروست دەبێت لە ڕووی شەرعیەوە ئەمەیان دروستە یاخود تا چەند ڕێگە پێدراوە گەر منداڵەکە لەبار ببرێت. بەڵێ سەیری گەورەی ئیسلام لە چیایە ئەم ڕۆحەکە دروستە بێ تەبعی من عریزەم نەداوە بەخوای گەورە ئاوا دروست بکە تۆش هەمومان وەختێک لە دایک بووین ئەم مناڵەکە دروستە بێت غەیری خۆی و غەیری خوا سبحانه وتعالى ناتوانێت قەرار لەسەر مەسیری بدا یعنی مەسەلەن لیژنەیەکۆ بێتەوە بڵێ وەڵا ئەم مناڵە ناکامە ئەیفەوتێنین بۆچی ئەیفەوتێنی خۆ تۆ دروستت نەکردووە خۆ تۆ پێوەی مانوو نەبووی خۆ تۆ نەتخولقاندووە خوای گەورە خالقە ئەو قەرار لەسەرمانەوەی ئەمەدا وەختێک کە من هەر بە زۆر لە قەدەرەکەی خۆی لای ئەدەم و ئەیفەوتێنم بەبێ ئەوەی ئەم مناڵە پارچە پارچەی هێنمە دەرەوە بە عەمەلیات بە ناوی ئەوەی کە ناکامە بە هیچ شێوازێک ئەمە لە هیچ سوچێکی شەرعا نایدۆزیتەوە کە دروست بێ جا ئێستا چۆن مەسەلەن دکتۆرە بەڕێزەکان خۆی قسەیان لەسەر ئەوەیە کە لەباربردن ئەنجام ناگەێنن بەڵام ئەنجامیش ئەگەێنرێت لە ڕێی دکتۆریشەوە کرێ ئەی چۆن ئەمە ئەکرێ بۆ یاسا ناتوانێت دەستی بەمە بگا بۆ ناتوانێت دەستی بەو سەیدەلیەت شکۆلێ بگا کە لە کۆڵانێکە ئەم ئیشە ئەکا ئەم مناڵە بە ساخی دروستە بێت لە توپەدەیەنە دەرەوە لەبەر ئەوە ئەگەر لیژنەیەکی طبی سەلمانی کە ئەو مناڵە ناکامە دیسان بۆمان نییە من وەکو مامۆسایەک فێر نەبووم لە شەرعا کە قەرار لەسەر مەسیری کۆرپەیەک بدەم هێشتا لە دایک نەبوو بڵم لە باری بەرن. بەڵێ مامۆستایەتگایەکێکی تر لەو خاڵانە کە لە نێو قسەکانیشدا ئاماژەت پێدا کە وتت مەنعکردن یاخود دوو هاوسەر مەنع دەکەن بۆی کە تەنزیمی کاتی دووگیانەکە بکەن یاخود کاتی منداڵبوونەکە بکەن بەڵام لە ڕووی شەرعەوە چۆن باس لە مەنعکردن کراوە بە شێوەیەکی گشتی. بەڵێ وەکو عەرزم کردی ئێمە پەکخستنی عەمەلیەی مناڵبوون بە تەواوەتی لە ڕووی شەرعا حرامە و پەکخستنی لە دایکبوونی مناڵێک فەوتاندنی مناڵێک لە ڕووی شەرعەوە حرامە بەڵام ئەوەی کە ئێمە تەنزیمی کەین هەموو شتێک لە ئیسلامە پێویستی بە تەنزیمە ژیانت خوێندنت خەوت پارەت سیاسەتت هەموو شتێک شەرع تەداخولیەکا بۆ ئەوەی کە تەنزیمیکە تەنانەت کە نوێژەکانیشمانەکەین هەمومان بەڕێکی ئەوەستین هەمومان بە خاوێنی ئەوەستین و هەمومان ڕووگەمان یەک شوێنە و ڕوومان لە یەک شوێنە لەبەرەوە تەنزیمی نەسل تۆ مناڵێک لەبار نابیت تۆ مناڵێک نافەوتێنی تۆ ڕێ بەوە دەگری کە نایاڵی دروست بێت لە ڕووی شەرعیەوە ئەمە جائیزە بە سەبەبێکی معقول. بەڵێ زۆر سپاس مامۆستای یادگار سپاس بۆ تەواوی
زانیاریەکانت زۆر سپاس بۆی کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەبی. سپاس بۆ مامۆستا یادگار عەلی کە بەڕێزیان مامۆستای ئاینین بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. دکتۆرە ژیلا کە دکتۆرێکی سەیدەلانیە بڵێ لە دەرمانخانەدایە، ئەو باز لەوە دەکات کە شێوازەکانی مەناحکردن یاخۆ ڕێگا دروستەکانی مەناحکردن و لەگەڵ ئەوەشدا ئەو کەسانی کە ڕوو دەکەنە دەرمانخانەکان بۆ ئەوەی کە دەرمانی لەباربردنی منداڵ وەربگرن لە هەرێمی کوردستاندا و بەتایبەت ئەو هاوڵاتیانەی کە ڕوو دەکەنە ئەو دەرمانخانەیە چۆنە و لە چه ئاستێکدا بابینەروین. سەبارەت بۆ دەرمانی کە بۆ لەباربردن بەکارێت لە سەرەتادا ئەم دەرمانە بەکار هاتووە بۆ کەمکردنەوەی ئازاری گەدا، بەڵام پاشان دەرکەوتووە کە ئەم دەرمانە یەکێک لە کاریگەریە لاوەکیەکانی ئەوەیە کە ئەبێتە هۆی گرژبوونی ماسوولکەکانی ناوڕەحم. بۆیە لەمەش سوودمەند بوون لەوەی کە بۆ بەکارهێنانی لەباربردن بەکاربێت. ئێمە وەکو پزیشکی دەرمانساز لە دەرمانخانەکەماندا ئەم دەرمانە بە هیچ جۆرێک سەرف ناکەین ئەگەر نەخۆشەکە ڕاچەتەی پزیشکی پسپۆری پێنەبێت کە لەلایەن لیژنەی تایبەتەوە لە نەخۆشخانی ژنان و مناڵبوون چاودێری بکرێت. تەنها لەو کاتە داتوانین ئێمە ئەم دەرمانە سەرف بکەین. بەداخەوە تاکەکانی کۆمەڵگەی ئێمە وەشیاریان زۆر کەمە لەبارەی ڕێکارەکانی ڕێگریکردن لە دووگیانی و بەکارهێنانیان بە شێوەیەکی دروست. ئەمەش هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە تاکەکانی کۆمەڵگەی ئێمە پێیان وایە ئەم بابەتە بابەتێکی عیبەیە و ناکرێت لە لای هیچ کەسێک باسی بکە کە ئەو پێویستەکە حەبی منە بەکاربێنێ. یەکێک لە ڕێگە باوەکانی ڕێگریکردن لە دووگیان بوون بەکارهێنانی حەبی منە کە ئەم جۆرە حەبە چەندەها جۆری جیاوازی هەیە و دەبێت لەژێر چاودێری پزیشکی پسپۆرە بەکاربهێنرێت لەلایەن نەخۆشەکانەوە، بەڵام بەداخەوە ئێستا لە کۆمەڵگەی ئێمەیە خەڵک زۆر بە هەڵە بەکاری دێنن و لەبەر ئەمەشە ئێمە ڕۆژانە وەکو پزیشکی دەرمانساز ناو دەرمانخانەکانە ڕوبەڕووی ئەم نەخۆشانە ئەبینەوە و کە زۆریان لە باگراوندی جیاوازەوە هاتوون و داوای ئەم جۆرە دەرمانانەمان لێ ئەەکەن کە یان لە ڕێی خزمێکیان یان لە ڕێگەی هاوڕێیەکیانەوە پێیان وتراوە کە ئەم حەبە ئیسفادەی هەیە و ئەوانیژیانێ بە هەمان شێوە ئەم حەبە بکردن و بەکاری بێنن کە ئەمە شێوازێکی هەڵەیە. بۆیە باشتر وایە ئەم حەبە تەنها لەژێر چاودێری دکتۆری پسپۆرە یان پزیشکی پسپۆرە بەکاربهێنرێت، چونکە کاریگەری لاوەکی زۆر جیاوازی هەیە و لەسەر هەر کەسێکیش بە جۆرێک کاریگەریەکان دەرەکەوێت. بەڵێ ئەگەڕێمەوە لای دکتۆرە شلێر بۆ درێژەدان بە گفتوگۆکانمان. دکتۆرە شلێر، دکتۆرە ژیلا ئاماژەی بەوەدا کە ئێمە هیچ دەرمانێکی منداڵ لەباربردن نادەین بە هیچ کەسێک کە داوای بکات ئیلان بەبێ ڕەچەتەی دکتۆر. ئێوە وەکو پزیشکان لە چ کاتێکدا ڕەچەتەیەک بۆ نەخۆشێک یان بۆ دایکێک دەنووسن کە منداڵەکەی لەبار بەرێت؟ من زۆر هاوڕام لەگەڵ دکتۆرە ژیلا ڕاست دەکات سەیدەلەکانی کە لە دەرەوە هەن و ڕێپێدراون بە هیچ شێوەیەک بەبێ وەرەقەی ئێمە کە مۆری نەخۆشخانە و مۆری دکتۆر و سۆنەریشی پێبێت دکتۆر نەخۆشەکە سەرفی ناکەن ئەو دەرمانە بۆ خەڵک. بەداخەوە ئەوەی کە خەڵک دەستی ئەکەوێ ئەکید بە شێوەیەکی ناقانونیە لە احتیمال لە سەیدەلە لا کەوڵانەکان بێت لە شوێنێکی تر بێت، بەڵام من متەئەکیدم زۆربەی زۆری سەیدەلەکان بە هیچ شێوەیەک یا هەمویان بە هیچ شێوەیە بەبێ ڕەچەتەی ئێمە ناینووسن. ڕەچەتەی ئێمە کاتێک ئەنێرێتە دەرەوە جارێ ئێمە خۆمان لە حاڵی حازریا ئەو دەرمانەمان لە ناو نەخۆشخانەی مناڵبوونا هەیە، بەڵام ئەگەر نەخۆشێک بۆی بنووسین بۆ دەرەوە لە عیادەکانی خۆمانەوە یەکەمە بەڕێچەتەکەی خۆمان بێ بۆ ئەو نەخۆشانەیە کە مناڵەکانیان مردووە لە سکیانە لە 100% ئەبێ بۆیەکی بێ کە مناڵەکە مردبێ لە سکیا. کە مناڵەکە مردبێ لە سکیا ئەگەر زۆریش بچکۆلە بێت واتە هێشتا نەگەیشت بێتە 10 هەفتە، اینجا بۆی بەکارهێنین بە زۆری ئێمە کە بەکارهێنین لە ناو نەخۆشخانە بەکارهێنینەوە دەرمانە بە زەگەریەکێ مناڵەکەی زۆر بچکۆلە بێ و مردبێ لە سکیا و ئیلحاحمان لێ بکات یا وەزعی کۆمەڵایەتی ئەوە نەبێت بتوانێت لە نەخۆشخانە بکەوێ، بۆیان نەنووسین مۆری خۆمانی پێوەیە وەکو پزیشکی پسپۆڕەکە مۆری نەخۆشخانەی پێوەیە کامە تعلیماتە دەرچۆ بۆ ئێمەش و بۆ هەموو سەیدەلانیەکانی سلەیمانی هەموو سەیدەلەکان و لەگەڵ ئەوەشە ئەبێ داوای لە سەیدەلەکان من زۆر پێم خۆشە
هەندێک جار ڕەچەتەی خۆم کە داوایان لێ کردوون و تویانە سۆنەرەکەمان پیشانە کە مناڵەکە مردووە وە سۆنەری ژەبێت دوو سۆنەر بڵێ کە ئەو مناڵە مردووە اینجا ئێمە توانین بەکاری بێنین ئەو ڕێژەی بۆی ئەنووسێ لە دەرەوە ئەی ئەگەر کۆرپەیەک کە لە پشتەکە گیانی لە سۆنەرا دەرکەوتبێ کە ناتەواوە هەروەکو پێشتر لەگەڵ مامۆستاینەکە ئاماژەم پێدا کە زۆر جار منداڵەکە ئیفلیش دەرچێ یاخودەوە تا ناتەواوە یان داونە لەم حاڵەتانەدا ڕێگەیان پێدەدرێت من ئەمەوێ ڕوونکردنەوەی بۆ مامۆستا لەگەڵ ڕێزما بۆی ئێمە وەکو پزیشک نەخۆش وەکو پێم وتی ئێمە قانونێکمانەیە تەحریمی ئیجرازە لە دەستوری عێراقیە ڕێ بە هیچ پزیشکێ نێراوە لە دەستوری کوردستانیشە کە مناڵ لەبار بەرین بەبێ هۆکار ئەوانەی کە لەبارە برێن هۆکارەکانیان هەر دیسان تەسحیحان بۆ قسەکانی مامۆستا نەبەکامی نییە نەبەکام ئەوانن کە پێ نەگەیشتون بە عکسەوە ئێمە یارمەتیانێن کە زووتر پێ بگەن بە هۆکارێک هێنە دەرەوە نەمرن بەڵام ئەوانەی کە لە ناو ئەبرێن بە هۆکاری پزیشکی دوو سەبەب هەن یان ئەگەر هاتوو وجودی ئەو مناڵە لە لەشی دایکەکە بێتە کێشەی گرفتێکی وای بۆ دروستکە کە بێت ژیانی دایکەکە بخاتە مەترسی مردنەوە یا مزاعفاتی گەورەوە بە تایبەتی لەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە ناخۆشی شێرپەنجەیان هەیە کە پێویستە مناڵەکە لە ناو ببرێ بۆ ئەوەی بەردەوام بێ بە دەرمانە کیمیاویەکانی یان ئەگەر نەخۆشی دڵی ترسناکی هەیە کە ئەو وجودی مناڵەکە گەورەبوونی مناڵەکە لە سکی دایکەکە ژیانی دایکەکە لە ساسە دەفەوتێنێ ئەمە هۆکاری دووەم ئەوەیە هەندێک حاڵەت هەن هی مناڵ کە بە هیچ شێوەیە قابلی ژیان نین کە ئێمە ئەزانی نەگەر بێنە دەرەوە هەناسێنان و ئەمرن ئەوەش بە لیژنەی پزیشکی ئەکرێ لیژنە پزیشکەکەمان ڕۆژی سێشەممان لیژنەکە پێک هاتووە لە پزیشکی ئێمە وەکو ژنان و مناڵ بوون لەگەڵ پزیشکی نەخۆشیەکانی مناڵان ئەم دوو کەسە ئەم سێ کەسە داعانیشن کۆ ئەبنەوە بڕیارەیەن لەسەر ئەو کەیسانەی کە پێویستە لە ناو ببرێ وەقیلە قەلیلە یعنی جاری وایە هەفتەی وا هەیە 15 کەیسە بینن لەوانەیە بڕیار بۆ دوانی بن دەست خۆش دکتۆرە کە ناژین کە قەراری ئەوەی راوە ناژین بەڵێ دەست خۆش دکتۆرە لە ڕووی زانستی پزیشکی و باسمان لە باربردننی منداڵ کرد لە ڕووی ئاینیشەوە باسمان لێ کرد پارێزەرێکیش لە ڕووی یاساییەوە بۆمان دەدوێت کە حکمی ئەو کەسانەی کە منداڵ لەبار دەبن چییە؟ سەبارەت بە ئەو کردەوەی کە پێی ئەوتێ کردەوەی لەباربردننی منداڵ بە تایبەتی کە لە قۆناغی کۆرپەلەیە واتە لە ناوسکی دایکایە ئەم کردەوەی بە پێی قانونی سزادانی عێراقی کە هەرو قانونەشە لە هەرێمی کوردستانە جێبەجێ ئەکرێ وەک کردەوەیەکی تاوانی هەژماری بۆ کراوە و ئەم کردەوەیش بریتیە لەوەی کە دایکێک یاخود بە حوسن و ڕزای خۆی یاخود کەسیشکە بە زۆر ئەو کردەوەی پێ ئەنجامەیە کە ئەو دایکە مەرجە دووجان بێت و خۆی لەسەر مەسئولیاتی خۆی بە زانینی خۆی بە مەبەستی خۆی ئەوێ کە ئەو کۆرپەلەی لە ناوسکیایەتی بە تایبەتی ئەگەر تەمەنی لە 40 ڕۆژ بەرەو سەر بێ چونکە ڕاجیایەکیش لەسەر ئەوە هەیە کە ئایا لە هەفتەی یەکەم و دووەم و سێمە حسابی کردەی لەباربردننی کۆرپەلەی بۆ ئەکرێت یاخود نا زیاتر ڕایەکە لەسەر ئەوەیە کە لە 40 ڕۆژی یەکەم بە دواوە هەژماری کردەیەکی تاوانی بۆ ئەکرێ بۆ لەباربردننی کۆرپەلا ئەو دایکە بە حستنی ڕزای خۆی بە مەبەست و بە زانینی ئەوەی کە ئەزانی ئەم کردەوەی کە ئەنجامیە ئەبێتە هۆی لەباربردننی ئەم کۆرپەلەیە لە ناوسکیە هەڵ ئەسێ بە ئەنجامدانی ئەو کردەوەیە ئەویش بەوەی کە یەکێ لە هۆکارەکانی پزیشکی بەکارەهێنێت بۆ نمونەوەکو دەرمان خواردن بۆ ئەوەی کە مناڵەکە لەبار بچێ یاخود هەڵسوکەوتێک ئەنوێنێ خۆی ئەخات بە زەویدا خۆی ئەکێشێ بەشتا خۆی ئەخات بۆ کە بکەوێ ئەو ئازارە ئەو پەستانە بچێتە سەر جەستەی کار بکاتە سەر ئەو کۆرپەلەیە لە ناوسکیایەتی تاوەکو لەباری بچێ ئەمەش لە مادەی 470 ئاماژەی پێیراوە کە کردەیەکی تاوانیە و هەروەها نزیکەی ساڵێک زیندانیکردنە سزاکەی و هەروەها غەڕامەکردنە بەڵام حاڵەتی دووهەم دۆخی دووهەم بریتیە لەوەی کە ئەو ژنە دووگیانە
خۆی ڕەزامەند نییە لەسەر ئەوەی کە کۆرپەلەکەی لە ناو ببات ئەیەوێت بەرداوامی با بە ژیانی و بەخێوی بکە بەڵام کەسێک لە دەرەوەی خۆی زۆری لێ ئەکات یان هەوڵ ئەیا بوو ئەوەی کە بە یەکێک لە ڕێگەکان ئەو ژنەوا لێ بکە کە ئەو کۆرپەلەی لە سکایەتی لەبار بچێ. ئەمەش لە مادەی 480 بەتایبەت ئاماژەی پێدراوە کە لە هەندی حاڵەتە سزاکەی بە تایبەتی ئەگەر ببێتە ئەو کردەوەی کە کەسیش کە ئەنجامیان لەسەر ئەو ژنە دووگیانە ببێتە هۆی ئەوەی کە ئەو ژنە دووگیانە خۆشی گیانی لە دەست بدا لە ئەنجامی ئەو کارتیەکردنەوە ئەو هەڵسو کەوتە کە بەرامبەری ئەنجامەیرێ سزاکی ئەگاتە 15 ساڵ زیندانی کردن. بەڵام ئەوەی جێی داخە ئەوەیە کە لە هەندی حاڵەتە قانونەکە ئاماژەی بەوە نەیاوە کە ئاخۆ بۆ نمونە ئەگەر ژنێک هاوسەرگیری نەکردووە یاخود لەبەر هۆکارەکانی وەکو شەرەف و ئەو بابەتانە ئەوێت ئەو مناڵە دروست بووە لە سکیان لەباری ئەبات ئەمە حکومەکەی چی ئەبێت و سزاکەی چیە بێ ئەوە لەویایە کەوتۆتەوە سەر ئیجتیهادی دادوەرە بەڕێزەکان لە ناو دادگەیە بۆ ئەوەی کە سزایەک دیاری بکەن بۆ ئەو جۆرە کەسانە ئەو جۆرە حاڵەتانش. دکتۆرە شلێر ڕێکارە یاسایەکان لە لای ئێوە چی دەبێت کاتێکە دایکێک یاخود نەخۆشێک لە دوای ئەوەی کە لە دەرەوەی نەخۆشخانە منداڵەکەی لەبار بردووە بەڵام گرفتی تەندروستی بۆ دروست بۆ ناچار بۆ بێتە نەخۆشخانە و ئێوە پێی دەزانن کە منداڵی لەبار بوون لەو کاتە ئێوە چ ڕێکاریەکێکگرنە بەربەرامبەری؟ ئێمە لە حاڵەتی وایە بە پۆلیس کەیس حسابیەکەین و ئاگاداری پۆلیس ئەەکەینەوە کە وەکو کەیسێ یا توندوتوشی دژی ژنان کە وەکو کەیسێ ئەم کەیسە وەربگرن. بەڵام من لە تەجروبەی خۆمەوە باسیەکەم بەداخەوە ئەڵێم بەداخەوە هاوڵاتیان کێنە لای ئێمە بە شێوەیە کە ژیانی کەوتۆتە تەهلوکە بە شێوەیەکی نایاسایی مناڵەکەی لە ناو بردووە لە دەرەوە لە بازاری ڕەشە ئەو حەبەی دەستکەوتووە یەکێک ئەکیت پێی فرۆشتووە و یارمەتیاوە کە دەستی کەوێ بە هیچ شێوەیەک لەگەڵمان متەعاون نین بۆ ئەوەی ناوی ئەو کەسە بڵێن کە حەبەکەی پێفرۆشتووە کە یاوێتەیە کە پێی تۆ چۆن بەکاری بێنێ و دائیمەن پەردەپۆشی ئەەکەن ئەو کەسانە و زۆر جاریش لەگەڵ پۆلیسیشە عینادێکی زۆر زۆرەکەن و ناگەنە هیچ شتێ لەگەڵیانە. بەداخەوە ئەڵێم ئێمە ئەوەی لە دەستمان بێ یەکەم ژیانی ئەو کەسە لە مردن ڕزگار بکەین ئەو دایکە. دکتۆرە دووهەمینیشی ئەوەیە کە جهێتەکان ئاگادار. دوو گرافیکی تر هەیە کە چەند ئامارێکی تایە بە ئاماژەی پێبین و دواتر لەسەر ئەو گرافیکانەش قسە دەکەین. لە ئەم گرافیکی ئەم جارەدا کە باس لە ڕێگری کردن لە دووگیانبوون دەکات لە لای پیاوان لە 26 پیاوان ڕێگری لە دووگیانبوون دەکەن کە ئەمە ئەم ئامارە زیاتر ڕەنگە پەیوەندی بە وڵاتانی دەرەوەیان بە ئەمریکاوە هەبێت و لە 3 ئەو پیاوانە کە ڕێگری لە دووگیانبوون دەکەن خێزاندارن. لە گرافیکی دواتردا کە باز لە ڕێگریەکان بەکاردەهێنن واتە ڕێگریەکان بۆ دووگیانبوون بەکاردەهێنن بەڵام هەر دووگیان دەبن. ئەمەش لە 9 ئەوانن کە حەبی مەنع بەکاردەهێنن لە 6 ئەوانن کە دەرزی مەنع بەکاردێنن لە 1 ئەوانن کە لەولەب بەکاردەهێنن بەڵام هەر دووگیان دەبن. دکتۆرە شلێر ئەو ڕێگریکردن لە دووگیانبوونی کە لەلایەن پیاوانەوە ئەنجام دەدرێت ئەمەیان چۆنە بە چ شێوازێکە ئایا لە هەرێمی کوردستاندا هەیە؟ ئەو شێوە علمیە جراحی کە ئەکرێت کە پیاوەکەەوە ئەکات ئیتر تۆوەکەی قەت عبێت ینی ئەوە لە کوردستانە نییە و پیاو نەک لە کوردستانە لە شەرقی شایمانی بەوە نییە و نایکە ئەوەی ئەکرێت تەنها لە غەربایە. من تا ئێستا نەمدیوە لە کوردستانە بڕوا ناکەم هەبێت زۆر کەم مەگەر یا یەکێک لە غەربا ژیابێ اینجا ئیمانی بەوە هەبێت زۆر کەمە ئەوە. هیچ زیانێکی لاوەکی هەیە دکتۆرە بۆ پیاوان لەو حاڵەتەدا؟ بە هیچ شێوەیە نەخێر هیچ لە پیاوەتی ئەو کەسە کەم ناکاتەوە تەنها ئەوەیە توانای مناڵبوونی سکپڕکردنی خەڵکی نامێنێت. بەڵێ لە کۆتاییدا لەسەر بابەتی ڕێگریکردن لە دووگیانبوون بەڵام هەر دووگیان دەبن واتە مەنع دەکەن بەڵام دووگیان دەبن. هۆکارەکان بۆچی ئەگەڕێتەوە؟ هۆکارەکان زۆرن وەکو ئاماژەم پێ لە بیدایەتەوە وتمان یەکەم پێویستی بە هوشیاری تەندروستی هەیە
دووهەم ئەبێ ئەو کەسانە ئەو وەسائلی منعی حمل لە شوێنێک وەرگن لا یەکی وەرگن کە وشاریان باتێ کە پێیان بڵێ چۆن بەکاری بێنن خۆی هەموو نسبەتی فەشەلەکە لە هەموو شوێنێکە هەیە بەڵام ئەوەستێتە سەر ئەوەی ئەو کەسە لە کاتی باشا بەکاری بێنێ یەکەم ئەو حەبەیە ئەو لەولەبە لە شەریکەیەکی باوەڕ پێکرا و یا باش بێ کوالیتەکەی باش بێ کوالیتی زۆر گرنگە دووهەمینی ئەو کەسە بزانێت چۆن لە کاتی پێویستە لە وەختی تایبەتا بەکاری بێنێ واتە بە تایبەتی حەبی مەنع بەکارهێنانەکەی زۆر حساسە ئەبێ بزانێت کەی دەست پێکە کەی کۆتایی پێهێنێ و چۆن بەکاری هێنێ لەسەر حەبەکە ئەبێ پێی بوتێت تەشیری بۆ بکرێت کە ئەو دکتۆرەیە ئەو کارمەندەی کە حەبەکەی ئەیاتێ پێی بڵێ چۆن بەکاری بهێنێت بەداخەوە وەختی بەکارهێنانەکەی زۆر مهمە بەڵام خەڵک ئەو وشیارەی نییە ئەگەر بینە سەر لەولە بوو ئەوانش وەکو پێم وتی ئەوانە هەمووی طریقەی دانانەکەی ممارەسەی ئەو کەسەی کە دای ئەنێت و بڕیارانی ئەو کەسە و هەندێک جار لەولەبەکە خۆی لە معمەلێکەوە یا کوالیتەکەی باش نییە لە شوێنێکەوە هاتووە کە کوالیتەکەی بە شێوەیەک نییە لەوانێت بێتە هۆی فەشەلبوونی ڕێگریەکە و ئەو کەسە سکیپڕ ببێت زۆر سپاس بێجگە لە ڕێگا سروشتەکان ئەوەش زانینێکی زۆری ئەوێ ئەبێ ئەو کەپڵەوە و ژنومێردە تێبگەێن فێر بکرێن بە شێوەیە گەیکەن کە ئەوەش لە کۆمەلگای ئێمە زۆر کەمە بەداخەوە دەستەکانە خۆش بێ دکتۆرە زۆر سپاس مادوومان کردی دکتۆرە شلێر فاق چاوەڕێزیان بەڕێبەری نەخۆشخانەی ژنان و مناڵبوونی سلێمانی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نەخۆشخانەوە لەگەڵ ئێمە دامادە بوو سپاس بۆ تۆ مادوومان کردی سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ